لە ماوەی 2 دەیە ڕابردوو یەکێک لەو هەڕەشە جددیانەی بەردەوام سێبەری بەسەر هەرێمی کوردستان هەبووە هەڕەشەی 2 ئیدارەییە کە زۆر جار وەکو کارتی فشار لەلایەن یەکێتی و پارتی دژ بە یەکتر بەکار دەهێنرێت. ئەم 2 ئیدارەیەش بۆتە مەترسی جددی بۆ سەر قەوارەی هەرێمی کوردستان کە لە داهاتوودا وا دەکات هەرێم 2 فەرهەنگی جیاواز 2 کللتوری جیاواز و 2 مێژووی جیاوازی هەبێت. جاگەر هەرچی زووە لە ڕێی خەباتی مەدەنی، خەباتی جەماوەری، خەباتی سیاسی، خەباتی یاسایی، خەباتی دەستوری درز نەخرێتە ئەم دیوارە و ئەم دیوارە نەڕوخێندرێ و تەخت نەکرێت ڕەنگە سەر بشێشێت بۆ ئەوەی کە دابەشبوونی کۆمەڵگای کوردستانیشی بە دوادا بێت. وای لێ بکات کە 2 فەرهەنگی جیاواز، 2 زمانی جیاواز، 2 کللتوری جیاواز، 2 مێژووی جیاوازش بەخۆیەوە بینێتن کەمانش بەڕاستی دیاردەی مەترسی و ترسناکەن. بۆیە شوای کردووە کە کورد لە ئەمڕۆدا بە ناچاری چارەسەری کێشەکانی خۆی بباتەوە چەقی بەغداد. لای خۆیەوە چاودێرێکی سیاسی باز لەوە دەکات و دەڵێ دەسەڵاتداران درک بەوە دەکەن لە 30 ساڵی ڕابردوو چۆن حکومڕانیان کردووە بۆیە ئێستا لەوە دەترسن کەسانێکی قەڵەم بەدەست بڵێن خۆپیشاندان دەکەین. ئەمە لە بەرژەوەندی گەلی کوردانیەوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیدا نێو قەوارە کچکەی کە هەمانە کە لە ژێر وەزعی خەتەرا گۆڕانکاریەکانی زۆر لە ڕێیە. بەڵام ئەو دەسەڵاتە حتممە نەبێت ترسی لە وەزع هەبێ ترساوە لە خۆیان تر بزانەزا بە شێوازێک ترساوە بە چناوەکان من ناتوان لە زیاتیەوان بڕیاردەین حتمما ترسێک وای لێ کردو ئەم 2 ئیداریاتە دروستکاتن. ئیتر جا خۆی لەو 30 ساڵ 33 ساڵە لە خزمەتکردنەوەیە دیارە حەز بە خەلەلی خۆی کاکە خزمەتی ئەو خەڵکەی نەکردووە خەلەلێکی باشی بووە لە ڕووی گەندەڵیە هەر شتێکە جوان نەیتوانێت بۆی ئەترسێم خۆ پێشاندانە بێ لێ تێکچیت چکە ترسی هەیە لەم جەماوەرەیە. 9 شوباتی 2025 بۆ ئەنجامدانی خۆپیشاندان مامۆستایان و فەرمانبەران لە ناوچەکانی سلێمانیەوە بەرەو هەولێر بەڕێکەوتن بەڵام جارێکی دیکە لە بازگەی دێگەڵە هێزەکانی پارتی بە چەک و گازی فرمێسک ڕێژ هێرشیان کردە سەریان و بەو هۆیەوە 17 کەس بریندار بوون دواتریش وەک هەمیشە بە چەند ڕاگەیەندراوێک بەبوونی دەستی ئەملا ئەولا تۆمەتباری کردن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.